بەناوی خوای گەورە و میرەبان عزیزانم سڵاوتان لێبێت ڕۆژێکی نوێیە لە گەشتی شیکاری وەرزشی لەگەڵێەوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەینەوە. ئەمڕۆ کۆتا ڕۆژی باسکردن دەبێت لە خولە ناوخۆیەکان سپەی دووسپەی چامپیۆنز لیگ و ڕۆژی پێنجشەممەژی ئەوروپا لیگ و کۆنفرانسی ئەنجامە درێت کۆمەڵە یاری گرنگ و بەهێز و بە چێژمانەیە بۆیە بەیانی و دوو بەیانی تایبەت دەبێت بە قسەکردن لەسەر چامپیۆنز لیگ بۆی ئەمڕۆ کۆتا ڕۆژی باسکردنە لە یاری خولەکان و ئەوەی کە دەمەوێت قسەی لەسەر کەم بە تایبەتی ئەمڕۆ هەردوو یانەی بەرشەلۆنە و چێلسیە کە یانەیەکیان لە پریمەر لیگە و یانەیەکیشیان لە ئیسپانیا. لە ئەنجامەکانی خولی ئیتالیش کە ئەگەر هەڵوێستەیەکی خێرای لەسەر بکەین، ئینتەر شەوی ڕابردوو سەرکەوتنێکی زەحمەتی بەسەر ڤینیسیا تۆمار کرد. ئینتەری ئینزاگی ئەم ساڵ جێگەی پرسیارە. لە چیا جێگەی پرسیارە؟ ئینتەر پێگاتەیەکی بەهێزە، تیپێکی بەهێزە و یانەیەکی تۆکمەیە، یانەیەکی ناوازێ و ئامانجیشی گەورەیە. بەڵام لە بەرامبەردا لەم سەرەتای وەرزە لە زۆر یاریدا ئێمە یاریەک دەبینین ئینتەر لە ئاسێکی زۆر پێرفێکتە لە تۆپایە و لە هەندێک یاریای بینین ئینتەر ئاسێکی مامناوەندیەوە، لە هەندێک یاریای بینین ئینتەر ئاسێکی زۆر خراپیە. یعنی من سەیرم لێ، من چاوەڕێ بووم لەوەی ئینزاگی ساڵ بە ساڵ تیپەکەی بەرەو باش و باشتر بەرێ، ساڵ بە ساڵ تیپەکەی بەرەو بەهێز و بەهێزتر بەرێ. بەڵام ئەم ساڵ کە سەیری یارەکانی ئینتەر دەکەم کە دەبینم یارەکانی ئینتەر میلان، بەڕاستی من سرم سوڕماوە لەبەروی یاریەک دەبینم هەستەکەمەوە ئینتەرەیە کە چاوەڕێمە کرد. دوو یاری دوای و دەیبینمەوانێ هەستەکەم زۆر بێهیوایە، زۆر بێهیوام لە منتەرە هەستەکەم ینی نازانێت خەریکی چی وە یاری واژەیە، ینی باشە خراپە ئا بەم شێوەیە. بۆیە من بڕوام وایە ئینتەر میلان و ئینزاگی پێویستیانمە بە خۆداچوونەوەیکی گشتی هەیە و بە دوواداچوونێکی تەواو بۆ پێگاتەکەی. لەبەروی خۆتان نزانم ساڵ ئینتەر بەهێزترین ڕکابەری نازناوی خولی ئیتالیا شان بەشانی ناپۆلی و هەروەها یۆڤانتۆس و میلانیش ئەگەر لە توانایاندا بێ تا ڕادێک ڕکابەری دەکەن و ئەتلەنتای گاسپرینیش بەم جۆرات. و دوێنێ ناپۆلیەکەی کۆنتی یەکەم شکستی تۆمار کرد بەرامبەر بە ئەتلەنتا. ئەدیمۆلا لوکمان سەرکردایەتی تیپەکەی گاسپرینی کرد بۆ بردنەوە لە ناپۆلی. بە هەمان سیناریۆ یاری کۆتایی ئەوروپا لیگ چۆن شکستیان با لیڤەرکوزن هێنا، بە هەمان سیناریۆ ئەتلەنتا لەم یاریەش شکستی بە ناپۆلیەنا و ێستا ڕکابەرەکەی خولی ئیتالیا ڕکابەرێکی بەهێزە. طبعاً ئەوەی کە زۆر دەمەوێت قسەی لەسەر بکەم بە تایبەت بەرشەلۆنەیە، یعنی دواتریش و بەشی کۆتاییش تەرخان دەکەم بۆ چێلسی. کاگرێدار دوێنێ باسی ئەرسناڵم زۆر کرد. بەرشەلۆنە و هانز فلیک ئێمە پێشتریش باسمان کردو، ئێسەش جارێکی تر ئێمە بەگوێی هەمووانە. بەس پێشەوە حەزەکەم قسەیە بکەم بۆ ئێمەی بینەری تۆپی پێ، بۆ ئێمەی شیکەرەوە، بۆ ئێمەی وەرزش دۆست بڕوا بکەن یعنی لەو پەڕی خۆشیدا کە ببینی بەرشەلۆنە لە تۆپا بێت، ڕیاڵ مەدرید لە تۆپا بێت، ئەتلێتیکۆ مەدرید لە وەرە با ئێمە قسێ بکەین. ئەگەر خولی ئیسپانی هاوشێوەی پریمەر لیگ تیپێکی وەکو ئەستۆن ڤیلات هەبوایە هەموو کاتێ وارد وایە لە مانچستەر سیتی و لە لیڤەرپۆڵ و لە ئارسیناڵ و لە مانچستەر یونایتد و لە چێلسیش بەرێتەوە، چ خۆش بۆ خولە. ئەگەر تیپێکی وەکو تۆتنهاممان هەبوایە هەموو کاتێ بیتوانێت لەو پێنج تیپە بەرێتەوە، چ چێژێکی تیا بۆ خولە. ڕاستە ئێمە سەسۆنامان هەیە لە بەرشەلۆنەی بردوێتەوە، یعنی ڕاستە ئێستا یاری پێشوو بۆ ڕمۆس لە مانچستەر سیتی بردوێتەوە. بەڵام من مەبەستم لە چییە؟ مەبەستم لە بوونی چەند ڕکابەرێکی بەهێزە، هەر نەڵێن ڕیاڵ مەدرید و بەرشەلۆنە. ئێمە ئەبێ هەموومان دڵخۆش بین بەوەی کە بەرشەلۆنە لە ئاستی لووتکەیە بێ، ئەبێ هەموومان دڵخۆش بین بەوەی کە بەرشەلۆنە بگەڕێتەوە سەر ڕێچی ئەو بەرشەلۆنەیە بین کە لە 15 ساڵی ڕابردووە ئێمە بینیومانە، لە 15 ساڵی ڕابردووە ئێمە لێمان ڕوانیوە، لە 15 ساڵی ڕابردووە ئێمە بینیومانە نازناوە گەورەکانی بردوێتەوە. بۆیە دەبێت هەمووان دڵخۆش بین بە سەرکەوتنی بەرشەلۆنە. ناڵێم دڵخۆش بە بۆی نازناو بێتەوە، ناڵێم تۆ ژوەرە ئەگەر تۆ هاندەری بەرشەلۆنەش بی وەرە
هاندەری بەرشۆنە بۆی نازناوەکان بێتەوە نە بەڵام خۆشە ڕکابەری لە ئاستێکی لووتکەیە بێ خۆشە هەموو تیپەکان بەهێز بن لەبەروی ئێمە زیاتر وا چێژوەرەگرین بۆیە ئێمە هەمومان دڵخۆشین بەوەی کە بەرشەلۆنە هێدی دەگەڕێتەوە من بۆ دەڵێم هێدی تاوان ئێستا زۆر کەس کە باز لە بەرشەلۆنە دەکات یعنی دانیشێ وای باز لە بەرشەلۆنەکە کە ئەمساڵ هەموو شتەکان ڕێگەکاتەوە ئەکرێ وابێ ئەکرێ بەرشەلۆنەکەی فلێک ئەمساڵ هەموو بارودۆخەکە ڕێکاتەوە بەڵام واقعی تۆپی پێمانەڵێ ئێمە غەڵەتی نەمشیکاریە بکەین دوای وەکوانی ترمان لێە بۆ تینهاگ ڕاکەین و خۆمانی لێ بدزینەوە بۆم ڕابکەین و بۆ وەرزی ڕابردوو کەوتیان بەرشەلۆنە تەواو ئەبتاڵەکەی برد و دوایی خۆمان ونکەین و دوایی بین ڕەخنە لەم بگرین و دوای ئەها ئەیانەوێ ئەم قسە تەناقوزیانە بکەین یا کۆمپانی داما و لە سەرەتاوە هاو هەمووان ستایش و واکە واهێنێ وابە و ئەم تەلەبەیە واهاو هیچ ئارتێتا هاواهێنێ وابە ئەسە گومبوون کەس نایان بینێ کەس نازانێت لە کوێنە مۆزوعی کە باسی کۆمپانی بێ ناکرێتەوە مۆزوعی باسی ئارتیتا بێ ناکرێتەوە باسی تینهاگ بێ ناکرێتەوە بەڵام ئێمە کارێکەکەین کە ئەگەر بەرشەلۆنەش لە کۆتایە بە دەستکەوت بوو یا بێ دەستکەوت بوو یعنی واقعیانە لە شتەکە بڕوانی ئێمە دەبێت باسی و خاڵە ئیجابیانە بکەین کە لە بەرشەلۆنە گۆڕانکاری پێکراوە کە من ئەمە ئەپدەیتێکە بۆتانەکەمەوە کە 2 مانگ لەمەوە بەریش بۆم کردن خاڵی یەکەم وەکووتم بەرشەلۆنە بەڕێوبەرێکی هونەری لێوەشاوی هەیە لێزانی هەیە کە یاریزانەکانی لە هەموو سترێسێکی دەرەوەی تۆپی پێ دوورخستۆتەوە دەرەوەی یاریگا دوورخستۆتەوە چۆن یاریزانی بەرشەلۆنە نابینی ناڕازی بە بەرامبەر بە حەکەم یاریزانی بەرشەلۆنە نابینی ناڕازی بە بەرامبەر بە چیمەنی یاریگا شکستیان لێنا بەرامبەر بە ئۆساسۆنا شکستێکی گەورەیان تووشات بەڵێ فلێک کۆمەڵە یاریزانی یەدە کرد بەڵام بەرپرسیارەتی نیا بەسەر جاریزانێ زۆر جوانوتی من بەرپرسیانم حاڵەتی تەحکیمی لە زدی بەرشەلۆنە کراوە فلێک یعنی گرنگترین خاڵ بۆ بەرشەلۆنە لابردنی ئەو سترێسەیە کە لەسەر بەرشەلۆنێ ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم تەوزیفکردنی یاریزانەکانە لەلایەن فلێکەوە چۆن بۆ نمونە تۆ کوالیتی ڕافینا بە جۆرێک دەبینی دەتوانانی وەکو پلەیمەکەر یاریکە دەتوانێت لە باڵی چەپ و یاریکە و دەتوانێت لە باڵی ڕاست و یاریکە ئەو حڕیەتەی کە ئێوە باسیەکەن بۆ ئەنشلۆتی ئەڵێن وەڵا کەس نازانێت ڕۆدریگۆ لە کوێیاریەکە ئەو حڕیەتەیە کە ایراوە بە ڕافینە یاریزان دەبێت بەڵێ پلانی یاریکردنی من 4-3 بەڵێ پلانی یاریکردنی من 4-2-3 پابند بە بۆ بەڵام پێویست ناقەت وەر لەو هێڵە بمێنیتەوە کۆمەی تیپەکانی ترێکەن ئللا لەم هێڵەیە مێنیتەوە نە یاریزانە بێ ئازاد بێ بەبێەوەی ڕانەر پێ بڵێ ئێستا بۆ نمونە دوێنێ شەولیارەکەی مانچستەر یونایتد و چێلسی ئەگەر بینن یعنی گارناچۆ زۆر جوان پاش خولەکی 25 ئیشارەتێکی بۆ ڤانیستەڕۆی کرد وتی تەبدیل مەراکزکەین ڕێک گارناچۆ لە ڕاستەوە چووە چەپ لە چەپەوە هاتە ڕاست بەڵام لە ڕیاڵ مەدرید بەو جۆرە نیە پێویست بە یعنی ناکە ئەو حڕیەتیان پێشتر دراوە بە یاریزان ئێستا ڕافیناوی تەطبیقێکا لە بەرشەلۆنە عینن شتە ڕافینا سەیری کە ڕافینا ئەستێری یەکەمی بەرشەلۆنێ ئێستا حاڵی حازر ڕافینا ئەستێری یەکەمی بەرشەلۆنێ هەڵسوڕێنەری بەرشەلۆنەیە گۆڵکاری بەرشەلۆنەیە ئەسیستکاری بەرشەلۆنەیە لە نەبوونی دیۆنگا کاپتنی بەرشەلۆنەیە هەموو ئەم تایبەتمەندیانە بۆ ئەمە ڕاهێنەرە وا دەکات ئەمە ڕایەنەرە بەرناڵی سابا بێ کێشەی نیە دیۆنگی سابا بێ کێشەی نیە هاتووە کاسادۆیەکی یاری پێ کردووە هەمانە و پلانەی کە خۆی لە مێشکیدا و کە داوای دەکات دایەتی بەم یاریزانە کاسادۆ نەبێت دە یا بە مەحموو نەبێ یا بە ئەحمەد ئەمە عیلاقەی کوالیتیەکەیە کە تا چەندەم یاریزانە دەتوانێت جێبەجێ بکە ئەمانە کەلێنی بۆ دروستەکە بەڵام گرنگەوەیە ئەم منهەجەکەی خۆی گەیەنێتە یاریزانەکە هێڵی بەرگری پلانێکی دیاریکراوی یاریکردنی خۆیان هەیە لە چەند یاری ڕابردوو و سەرکەوتوو بوون بەڵام دڵنیا بە لەوەی بەرشۆنە لەسەرم پلانە یاریکردنە بەردەوام نابێ چونکە ئەمە خۆکوشتنیکی گەورەیە ئەم شارە بەرزەی بەرگریکارانی بەرشلۆنە بۆ دروستکردنی ئۆفساید وەکوی کۆبارسی ژەڵێڵێ ئێمە پێویست بە دڵنیایی ڤار ناکە خۆمان دڵنیان کە هێڵی ئۆفسایدەکەی خۆمان مەزبوط یعنی ئەو ڕایانان لەسەر کردووە
دەزانن کە هێڵی ئۆفسایدەکان مەزبوطە بۆیە دڵنیان لەوەی کە گۆڵەکە گۆڵ نییە ینی ئۆفسایدە ئەوە بە تەرکیزەوەی شەکەیەکەن بەڵام ئەمە هەموو کاتێ سەرکەوتو نییە بەڵام تۆ بۆ مودەیەکی دیاریکرا و زۆر گرنگە پلانێکی دیاریکراوت پێ بێ بۆ شکست پێێنانی ڕکابەرەکان دوای ئەمە دوای چەندیاریی تر پاژەوەی تۆ خەسڵەتیان پێی تەمانەمە خەتعی ڕایەنەرە پاژەوەی چەندیاریەک پەیامیانەیەتی ئەڵێ من بەم شێوازە یاریەکەم دوای ئەتوانی لە یاریشی گەورەیە ئەم شێوازە عکسکەیتەوە دیسانەوە خەڵەتان نەکەیتەوە تۆ توانێت ڕێگەی سەرکەوتم دۆزیتەوە بۆیە من خاڵی یەکەم بەهێزی ئەنجامەکانی بەرشەلۆنە لە هەنزفلیکا دەبینمەوە و خاڵی دووەم باشی ئەنجامەکانی بەرشلۆنە لە خوان لاپۆرتا دەبینمەوە چونکە ئەمساڵ جیاواز لە وەرزی ڕابردوو لاپۆرتا نەیوت ئێمە هاتوین چامپیۆنز لیگ و لیگە بەرینەوە وتی ئێمە هاتوین ئامانجی یەکەممان گەڕانەوەیە بۆ قوتابخانەی لاماسیە دەمانەوێت سوود لە یاریزانە خۆماڵیەکانی خۆمان وەرگین ئەمە خاڵی یەکەم بۆ لاپۆرتای سەرۆک خاڵی دووەم دەمانەوێت ڕکابەری بردنەوەی نازناوەکان بکەین و خاڵی سێموتی چی خاڵی سێموتی ئەمانەوێت لە ماوەی داهاتوو بەرشەلۆنە بگێڕینەوە بۆ ئاستی لووتکە و ئاستی تۆپ لە ڕکابەری تۆپی پێ ئەمانە لێدوانی ژیرانن ئەمە لێدوانی منطقیە نەگەوەی پارکە خۆی و چاپی ژاتنە سەر شاشە وەڵای ئەمە هاتوین چامپیۆنز لیگ و لیگە بەرینەوانێ ئەمە کاتێک تۆ سیستمی کارکردنی ڕێک دەکەیتەوە ئەمە بەرهەمەکەیت بەڵێ هێشتا کاتماوە بەڵێ بۆی هەیە بەرشۆنە مەش لەدەست با بەڵام بەرشەلۆنە ئەمساڵ نامەنتقیە تۆ دانیشی دوای فلێک چامپیۆنز لیگی نەبردوانێ بێی گاڵتە بە فلێکەی بڵێ وەڵا چامپیۆنز لیگی نەبردوانێ یا لیگە بۆ نمونە لیگە ناباتوانێ گاڵتە بێ چاوەڵات تۆ دەست بەتاڵ دەرچووی لەبەری فلێک گرێبەستی گەوری بۆ نەکراوە فلێک نەهاتووە بڵێ کاکەمە 5 یاریزانمەیە بێنن بۆ تیپەکە با من نازناوە گەورەکان کە هاوینی داهاتوو گرێبەستە گەورەکانیان بۆ فلێک کرد و داواکارەکانیان بۆ فلێک جێبەجێ کرد تۆ کاتێ توانی بەرشەلۆنە بەرپرسیارکەی لەوەی پاڵەوانی چامپیۆنز لیگ و پاڵەوانی لیگە بێ بەڵام بۆ وەرزی ئەمساڵ وازەحە ئامانجی بەرشەلۆنە پشتبەستن بە قوتابخانەی لاماسیا ڕکابەریکردنی نازناوەکە لە چەند ساڵی داهاتوو بردنەوەی نازان یعنی ئەگەر نازناو بەرێتەوە ئەمساڵ بەرشەلۆنە ئێستا خاڵی یەکەم تا ڕادەیەک جێبەجێیە خاڵی دووەمیش لە ئیسپانیا جێبەجێ لەوەی کە ڕکابەریەکە لە ئەوروپا جارێ نازانین کە ڕکابەری دەکەنە خاڵی سێیەم کۆتایی وەرزێمە دەزانین بەڵام ئەگەر بەرشەلۆنە مۆرزەژ نازناوەکان نەباتەوانێ بارودۆخێکی زۆر زۆر ئاساییە فلێک لەسەر کارێکی ڕاستە و پێگاتەکەی بەرشلۆنەی وەرگرتووە و نەهاتووە مەسروفێکی زۆر بە کارگەڕێمیانەیەکە بەڵکو هاتووە جارێ ئەوەی لە توانای یاریزانەکانیایەتی دەریەکە و بزانێت چی پێیە بۆ وەرزی ئەم ساڵ پێشکەشی بکە ساڵی داهاتوو کاتە فلێک دەتوانێت بە دڵی خۆی گرێبەستەکان واژوو بکە ئەو کات ئێوەش دەتوانن فلێک بەرپرسیارکەن بەرامبەر بە ئەو ئەنجامانەی بۆ بەرشەلۆنە دەستەبەری بکات تاوان کۆمنتەکانی تایبەت و بەرشلۆنە خوێنمەوە دواتر دەچمە سەر چێلسی و هەچ پرسیارێکتان هەبێ بە بانچاو وەڵامی دەدەمەوە کاگەردی ئەڵێ ئەمە شتێکی نوێ نییە بەرشەلۆنە زۆربەی ساڵەکان باش دەست پێ دەکات بەڵام مانگی چوار هەموو شتێک لەدەست دەدات من بڕوام وایە ئەمساڵ بەرشەلۆنە دامەزراوترە و بڕوام وایە ئەمساڵ بەرشەلۆنە فشاری کەمتر لەسرە ئەم فشارە زۆر زۆر گرنگە بۆ بەرشلۆنە کە لەژێر سترێسانین رافینە دوێنێ پاش یارەکەی ئیسپانیۆل بوو یا پێش یارەکەی ئیسپانیۆل وابزان پێش یارەکەی ئیسپانیۆل بوو باسییان لە ئاسی رافینا کرد لە لێدوانەکەی باسی لەگەڵا کرد وتی چۆنە ئەم ساڵ ئاسدەونە بەرزەوە ئەم ساڵ ئەوەندە بەشداری گۆڵ و ئەسیستت هەیەوە بەشداریی کاریگەرت هەیە بەراوردێکی کردەوە بە یاریکردن لەگەڵ چاوی تۆپانەم خاڵە زۆر زۆر گرنگە ڕایەنەر هەموو کاتێ بەدلەکانی دیاریکراو نەبێت لە تەوقیتە دیاریکراوەکە رافینا قسێکی زۆر جوانی کرد وتی من لەگەڵ چاوی هەرناندێز تەنها 60 خولەک دەرفەتی یاریکردنم هەبوو دەبووە لەو 60 خولەکە هەرچیم پێی پێشکەشی کەم و بارودۆخەکەش چۆن بوو ئەگەر باش یاریم کردایە هەردانیشێنم خراپی یاری کردمە هەردانیشێنم بۆیە تا ڕادەیەک تووشی مەلەل و مەویزبوون بووبووم
و تەنانەت لە هاندەرانی بەرشەلۆنەوە ڕەخنەم لێ دەگیرە و نزیک بوو لەوەی بەرشەلۆنەش بەجێ بێڵ، بەڵام لەگەڵ فلێک دۆخەکە گۆڕا. ئەوە تا کە باش یاری یەکەم بەردەوامە بەم لە یاریەکردن، ئەوە تا کە باش یاری یەکەم شارەی کاپنی مێنێ. بەسەر چییە؟ بەسەر پیدریا شارەی کاپنیێنێ. زۆر مهمام ڕێزگرتنە لە یاریزان. ئێمە بەرشەلۆنە دایم ئەڵێن لەبەر کەتەلۆنەکان هەموو شتێ پێچانەکرێتەوە، بەڵام نە، هاتووە فلێک چی گۆڕیوە لە وجودی پیدریشا کاپنیە یاتێ. ئەمە زۆر زۆر گرنگە. ئەمە بۆ یاریزان یعنی قووەیەکی زیاتری هەیەتێ، هێزێکی زیاتری پێ دەبەخشێ. ئەنی ئەم لێ دوانی ڕافینا بۆیە بەنمونە بۆ تێرم. ئەمەوێ من تەنها ئەم پەیامەتان پێگەێنم، من نە پێتەڵێم بەرشەلۆنە کۆتایی وەرز نازناوەکانە باتەوە و نە پێتەڵێم بەرشەلۆنە کۆتایی وەرز دەست بەتاڵە بێت، چونکە شیکاری منطقی ئەوە نییە کە تۆ ئێستا بەرشەلۆنە لە ڕکابەری دوور بخەیتەوە یا بیکەی بە پاڵان. بەڵام منطق لە بەرشەلۆنە ئەوەیە کە ئێستا دامەزراوەی بە بەرشەلۆنە هەیە و منطق ئەوەیە کە ئێستا کارکردنی تەندروست بە بەرشەلۆنەوە هەیە و ڕێزگرتن لە بەرشەلۆنەوە و نەکردنی جیاوازی لە نێوان یاریزانەکانی بەرشەلۆنە هەیە کە ئەوەی درێسی بەرشەلۆنە لەبەر دەکات ئەگەر ئاستی خۆی پێشکەش بکە باڵادەسە بەسەرەوەی کەتەلۆنیە ئیسپانیە یا هەست دۆخێشی ترە. چونکە ئێوە دەزانن ڕافینا یەکێک بوو لە قوربانیەکانی دەستی فێران تۆرێس. ئیترۆ بە هیچی تری لەسەر نەڵێم. تیکی تاکاڵێ بەرشەلۆنە یارەکەی سۆسیداد باتەوە ئەبێتە پاڵەوانی لیگە، واتە ڕۆژی یەکشەممە بەرشەلۆنە کە یارەکەی سۆسیدادی بردەوانێ ئیتر خولی ئیسپانی لە هەفتەی 13 کۆتایی گرت. کاک جوتیارە لە سڵاو کاک محەممەد، پێم باشە باسی تەڵی ئۆفسایدی بەرشەلۆنە بکەیت، بەڕای تۆ تاکی دەتوانێت سوودی لێوە بگرێت. من وەکو سوود وەرگرتن بەرشەلۆنە توانێت هەموو کاتێ سوودی لێوەربگرێت، بەڵام لێرەیە چی سوود بە بەرشەلۆنە ناگەێنن؟ ئەوەی کە ئەو تیپەی دێت ڕوبەڕووی بەرشەلۆنە دەباتەوە وەکو بەرشەلۆنە ئامادەکاری کردبێ بۆم تەڵەی کە بەرشەلۆنە بەکاری دێنێ. بەڵێ ئۆفسایدە تەڵەیەکی سەرکەوتووە، بەڵام ئەگەر تیپی بەرامبەر ڕکە ئامادەکاری بۆ بکە وەکۆی کە پاری چێلسی تۆتنام کە ڕوویە کە دووکاتە سوورەکان هاتنەم فشارە بەرزیان کرد، چێلسی 4 گۆڵ و 5 گۆڵ بوو لە ناو یاریگای تۆتناما کردی. گرنگیان پلانی بەرشەلۆنە، بەڵام تا ئەو کاتە سەرکەوتوو بێت کە تیپی بەرامبەر کە دێت ڕوبەڕووی بەرشەلۆنە دەبێتەوە ئامادەکاری بۆ نەکردووە. بەڵام کاتێکا ئامادەکاری بۆ مەکرد سب بۆ نمونە با ئەمە شتێک بڵێ یاری کلاسیکۆ ئەگەر ئەم تۆپە ڤاسکێز نەبێ هەر یاریزانێکی تر بێ وەکو مۆدریچ کاتە ناوە سوور ئەزانێ مباپی انطلاقەی هەیە کە مەوداکە هەڵیایە شوێنی بۆ شایی خۆیوانێ مباپی لە پێش کۆبارسیوانەوە تۆپەکە یەگرێتەوە. بەڵام بۆ یاریزانێکی وەکو ڤاسکێز قورسە ئەم فکرە گەورەی پێبێ یەکسەر پاسەکە باو بیر لە مباپی کاتەوە بەزەوە مۆدریچ وە هەرزوو پاسەکەی ڵا بۆ مباپی نۆفساید سەریەگرت و نێنگشتو مباپیش گۆڵەکەی کرد. خۆ ڤاسکێزیش بۆ تەخیربوونەوەی خۆیەوەی تۆسقاڵ فەرقیە بوو بۆی کە گۆڵ بکرێت. ئەمە کەوتوتە سەرەوەی تیپی بەرامبەر تا چەند ئامادەکاری دەکات بۆم تەڵێ کە دژی بەرشەلۆنە بەکاری بێنە. ئەوە کاکاروان ئەڵێ بەڕای من بۆ زیاتر باشبوونی بۆ وەرزی داهاتوو بەرشەلۆنە پێویستی بە توک داگدیفاعی باش و گۆڵچی باشە. ئێمە بێجگە لە شوێنی لیڤا ئەو کاتە ئێمەش بەرشەلۆنێکی بەهێز و بەهێزتر دەبینیت. کاکە کاروان مامە ماریۆ سپاس دەکەم کاگاکۆڵە چێلسیەکی ئەنجامێکی باش بەدەست بێنێ لە زیادەیە ساڵی داهاتوو حساباتی دەکەوێتە سەر ڕاینەر و چێلسی دەبێت بگەڕێتەوە ڕیزی گەورەکان. دەستخۆش کاک مەڕوان بەسەر چاو بەرنامێکی تایبەتمانەوێت لەسەر لیڤەر و سڵۆت. ئێمە بەرنامەی خۆمان کردووە لەسەر لیڤەر و سڵۆت بەڵام ڕەنگە تۆ بینەرمان نەبووبی. ئەی فێران تۆرێس چەنە؟ ئەڵێ بۆچی بەرشەلۆنە درێسی ژمارە حەوتی نییە؟ هەڵگیراوە تۆ لە بەرشەلۆنەش حەوت وەڵاهی نازانم. میلان هەڵگرتنەوەی درێسی هەیە. ئەستا بۆ نمونە میلان درێسی ژمارە 3 ماڵدینی هەڵگرتوێتەوە، درێسی ژمارە 6 فرانکۆ باریزی هەڵگرتوێتەوانێ. بەس بەخوا نازانم بۆ بەرشەلۆنە گەریشە زانیاری هەیە وەڵامی کاکەت لێر باتەوانێ. یەکسانبوونێک و دۆڕانێک بۆ ڕیاڵ لیگە ڕاستەخۆ داتە بەرشەلۆنە
کاگەریە مەڵێ باشترین ڕانەر ئەڵمانی و ئیتالیا فلێکس یەکێک لەو باشترینی کە بەرشەلۆنەی گۆڕی. ئەوە کاک جوتیار ئەڵێ بە تۆرێسە ژمارە 7. ئەخە منیژەوە هاتەوە داڵغە مەزتم با لە خۆم و یەقینی نێم بڵێم بە فێران تۆرێسە. ئیتۆ برادرەمانەوە کاک جوتیار ئەڵێ کاک لێریان کاک جوتیار ئەڵێ بە فێران تۆرێسە ژمارە 7 کەواتە هەر تۆ حسێب بکە 7 دڵگیراوەتەوە لە بەرشەلۆنە. زۆر باشە. تەچمە سەر چێلسی و ئینزۆ مارێسکا. قسەی کۆتایی یعنی زۆرتان ئێستا هەر ئەڵێن بەرنامەمان بۆ بکە لەسەرم بەرنامە بۆ بکە لەسەرەوە بڕوا بکەم قسانەی ئێستا دەیکەم واقعی نیم وەم قسانەی ئێستا دەیکەم مەرج نییە 100% پێکە بەڵام ئەوەی کە بینی من پێتەڵێم. ئێستا لە چێلسی دامەزراوەی هەیە. چۆن دامەزراوەی هەیە؟ پێکهاتەی سەرەکی چێلسی هەمومان دەزانین چیە. سەر ڕەنگە هەندێک هاوڕێمەیان پێ ناخۆش بێ بڕوا بکە پاش لابردنی ئینزۆ فەرناندێز لە یاریکردنی چێلسیە لەلایەن مارێسکاوە چێلسی دامەزراوترە. ئینزۆ فەرناندێز بەداخەوە من لە بەنفیکا یەکێک لەو یاریزانانەی کە زۆر پێی سەرسام بووم ئەم ئینزۆیە بوو و پڕ بە دڵیش حەزمە کرد بێتە میلانەوە لە میلانە یاری بکە لەبەروی یاریزانێکی زۆر شازە. ئینزۆ بەوە تێمەکەون لە چێلسیە خراپە سترێسیەم پارە زۆرەی لەسەرەکە پێکراوە. ئینزۆ یەکێکە لە هەرە یاریزانە باشەکانی ناوەند لە تۆپی پێە. مواسەفات یاریکردنی ئینزۆ لە زۆر یاریزانی ترا زۆر کەمە زۆر بەدی ناکرێت بەڵام بەختەکەی چێلسی بەو جۆرەیە لە چێلسیە خراپە. یعنی ئەم یاریەش هاتە ناوانێ لەگەڵ مانچستەر یونایتددا بەڵێ یعنی لە دوای گۆڵەکاتە ناوانێ بەڵێ توانی هەنێ تۆپی باش تەوزیەکە بەڵام هەر نەهاتۆتەوە کە شوهەوە یاریکردن. یعنی بڕوا بکەن ئەگەر یەکێک بینەری ئینزۆ بوو بێت لە بەنفیکا ئەتوانێت بێتەوە بەراوردیکە بۆ بەڵگەی قسەکانی من. بڕۆن سەری ئەو ئینزۆیە بکەن کە لە بەنفیکا یاری کردووە. باسی ئەوم بۆ مەکە گۆڵی زۆر کردووە سیسی زۆر کردووە لێ بڵێ خولی پورتوگالیا سانترە لە پریمەر نە بەس باسی شێوازی یاریکردنەکەی ئینزۆم بۆ بکەن. بڕۆن بەسی یاریکردنەکەی ئینزۆ لە بەنفیکا بینەوانێ لە سەرکەوتنی بۆ تۆپ لە تۆپ دابەشکردنی لە پازدانی لە مەرکەزی یاریکردنی دەوەرن سێکە عینن مەرکەزە لە چێلسیش مارێسکا لە عینن مەرکەز یاری پێکە ئەوە گرام پوتەر و بڵێ لامپارد لە شوێنی تریاریان بە ئینزۆ کرد بەڵام چێلسی مارێسکا لە عینن شوێنە یاری بە ئینزۆکە بەڵام ئینزۆ و ئینزۆیە دەرنەکەوت. ئێستا لاڤیا و کاسیدۆ هەردووشیان ناوەندی چێلسیە دەگرن و چوار بەرگری کاردانراوە کە من پێم وایە گەڕانەوەی کۆکۆریا بۆ پێگاتەی سەرەکی ئینزۆ مارێسکا شتێکی زەروریە چونکە بە هەموو پێوەرەکان پاش گەڕانەوەی جەیمس کۆکۆریا 3 جار لە گوستۆ باشترە ئەوەی کە دوێنێ سەبەبێک بوو لەوەی کە ژێمی یەکەم چێلسی پێش نەکەوێت بەرامبەر بە مانچستەر یونایتد مالۆ گۆستۆ بوو کە ئاستێکی زۆر خراپی پێشکەش کرد. پێکهاتی سەرەکی چێلسی تا ڕادەیەک لەگەڵ ئینزۆ مارێسکایە نزیکە یەکلا دەبێتەوە لەوەی کە چی یاری دەکا و چی یاری ناکە. ئەوەی کە ماوە هەنێک کەم و کورتی یاریزانەکانە. ئێمە جیاوازە ساڵانی ڕابردوو چێلسیەک دەبینین بە پلانی 4-2-3 یاریەکە دەبینین هەموو یاریەکە چێلسی یاری دەکاتەوانێ پلانی 4-2-3 یاری دەکات ئەمە گۆڕانکاریە و تا ڕادەیەک پێگاتی سەرەکی چێلسیمان لەبەر چاوەکە کێ لە پێگاتی سەرەکیە کێ لە پێگاتی سەرەکیانە ئەمانە هەمووی نوقتەی تەحولن لە چێلسیا ڕوویاوە و جگە لەوەش چێلسی بەراورد بە ساڵی ڕابردوو دەستپێکێکی زۆر باشتریە و زۆرێک لەو هاندەرانەی چێلسی داوای ئەوە دەکەنەڵێن ئەبێ تیپەکەمان ئەمساڵ ڕکابەری بکە و نازناو بەرێتەوە چونکە ئەوان وا ڕاتون کاکە چێلسین یا نازنای پریمەرلیگی بردێتەوە یا ڕکابەری چامپیۆنزلیگی کردووە یا ڕکاب پاڵاوانتی ئۆروپالیگی بردێتەوە چێلسی یەکێکە لە باشترین یانەکانی ئینگلتەرا لە ماوەی 20 ساڵی ڕابردووە پڕدەستکەوتوترین یانەیە لە ئینگلتەرا کە زۆرترین نازناوەکانی بردێتەوە. حەقی ئەم هاندەرەیە کاکە کێسە سێری چێلسیەکە بە هەمان ڕیتمۆ سێریەکە بەڵام زۆر ڕاشکاوانە ئینزۆ مارێسکا وتی تەنانەت کارگەڕی چێلسیش پێیان نەوتوم کە چوار پلەکەی پێشەوەی ڕیزبەندی بۆ تۆ یەکلاکەرەوەی لە وەرزی ساڵە. پەیامە ڕوونە ئەم پەیامە ڕوونە بەڵام خۆ من پێم وتم پاریش پۆچتینۆ ئەو مەرکەزی شەشەمەی هێنای کە دوای مانچستەر یونایتد بەشداریکردنی ئەوروپا لیگا لێوەرگرت
ناحەقی بوو لای من کە پۆچتینۆ دوورخرا بەڵام دیارە بەڕێوەبەری وەرشیانەکە لە کارەکانی پۆچتینۆ ڕازینەوە بەڵام ئێستا لە مارەسکا ڕازین بە ڕێژەیەکی زۆر لە مارەسکا ڕازین یاریزانەکان لەگەڵ مارەسکا هەمووان ئاسوودەن هیچ یاریزانێک نابینی ئەو هەموو یاریزانی لەبەردەستە هیچ یاریزانێک نابینی پێگاتەی یعنی گلەی هەبێ ئینزۆ مارەسکا لەگەڵ ڕانەرەکانی ترە ئینزۆ فەرناندێز لەگەڵ ڕانەرەکانی ترە ئەگەر خراپیش بووە هەر لە پێگاتەی سەرەکی یاریە کرد ئەگەر ئاسیشینەوە لە پێگاتی سەرەکی یاریە کرد بەڵام لای مارەسکاوانی ئەمە شتێکی باش کۆکۆریا دوو یاری خراپ و چوە سەر کورسیە دەگێ سەمالۆگۆستۆ یاریەکە سەمالۆگۆستۆ خراپ و سیرکەن یارەکانی داهاتوو کۆکۆریا بێتەوە بە سەرکی مالۆگۆستۆ دەبێتە احتیات ئەمە هەنگاوێکی باشە مادووشی سەرەتای یاریزانی یەدەک بۆ یاریزانی یەدەک بەشداریە کرد بەڵام دوایەوەی دووسیاری وەکو یەدەک بەشداری پێکرا ئاسێکی باشی پێشکەش کرد ئێستا یاریزانی سەرەکیە بەڵام ئێستەوە خەریکە ئاسی دابەزێتەوانێ بۆیە مادووشیش ڕەنگە پێەکەی لە دەست باتەوە کەواتە ئێمە لە چێلسیە جگە لە پاڵمەر و جاکسۆن و فۆفانا وە کۆڵویل وە کایسیدۆ ئەوانی تر هیچیان دڵنیانی لێن ینی ئەوەی کە مارەسکای یەکلای کردوەوە کە یاری پێدەکە فۆفانا و کۆڵویل وەکو دوودڵی بەرگری کایسیدۆ وەکو ناوەند پاڵمەر وەکو پلەیمیکەر وەکو ژمارەدە و جاکسن ئەم پێنج یاریزانە لە پێگاتی سەرەکی مارەسکا لە سەرەتای وەرزەوەریگرا پێنج یاریزانی سەرەکی تیپەکەن لە هەموو یارەکان ما باقی یاریزانەکانی دیکە ڕکابەریە چەند یاری بینی وتانە مدریک یاریزانی سەرەکی بووە ئەو لە پاڵەوانێتی ئەوروپیەکان هەرن کۆنکۆ لە پێگاتی سەرەکی یاریەکە نیتۆ لە باڵی مادووشی یاری دەکرد و مادووشی بەشداریە کردوەکو یاریزانی یەدەک مالۆگۆستۆ و کۆکۆریا ئەم یاریە و جەیمس و مالۆگۆستۆ دواتر یەتەوانێت کۆکۆریا و جەیمس ئەمامانە هەمووی ئاماژەی باشن من نایم باسی چێلسیت بۆ بکەم بڵێم کۆتایی وەرزەمەت بۆکە بەڵام من ئاماژە و بە خاڵی جابیەکانی چێلسی بۆکەم کە ئەم دۆخی ڕکابەری مارەسکا لە تیپەکەی دروستی کردووە مای گەشتبینیە ئێمە دەمێکە ئەومان لە چێلسیا نەبینیەوە دەبینین ڕۆحێتی ڕکابەری لە نێوان هەموو یاریزانەکانە نزیکە دروست دەبێ و هەموو یاریزانێ دەرفەتی بەشداریکردنیە و تموحی یاریکردنیە واگەری بەشداریکردنیە و کاریگەریشیە لەسەر تیپەکە دیقەت بدەن چەند یاریە مدریکتان نەبینیەوە لەوەی کە بەشداری بکە کەچێم یاریە هاو یارەکە پێویستی بە میخایلۆف مدریک بوو هاو بەشداری پێکرد و توانی شاسێکی باش پێشکەشوال لەو چەند خوڵەکی بەرامبەرمان سەرنایەتە دیاری کرد بۆیە من تەنها ئەوەندە دەڵێم لەسەر چێلسی کارەکانی مارەسکا مای گەشتبینیە چێلسی بەرەو دامەزراوەی ئەڕوا چێلسی بەرەو عقارێکی ڕوون دەڕوا و بەرەو پێگاتەیەکی گرنگ ئەڕوا و چێلسیش ماوەیەشی دەوێت تا دەگەڕێتەوە بەڵام مارەسکا پێمان دەڵێم کارانی کە تا ئێستا کردوێتی کە تەنها کۆمەڵی وردەکاری بچووک ماوە پێمان دەڵێ کە چێلسی زۆر لەوە زیاتر بەدەست دێنێت کە لە وەرزی ئەمساڵ چاوەڕێی لێ دەکرا بۆیە هاندەری چێلسی دەبێت گەشتبین بێ بەم تیپە و بە تایبەتیش لە بۆکسیندەیە گرنگە مارەسکا مامەڵێکی یەکلاکەرە بکە بە تایبەتی کێسەش پلەی چوارەمیان گرتووە کاگلێر ئالاوخۆکە یەگەڕێتەوە بە پێی قسەی فلێک بێ ئالاوخۆ گەڕانەوەی تا مانگی یەک بە تاواتی دوا دەکەی مانگی یەک بە تاواتی دەگەڕێتەوانێ هۆڵی لەش جوانی سەر و چاواڵێ ئینزۆ بۆ ڕیاڵ گونجاوە بۆ جێگەی مۆدریچ ئینزۆ یاریزانێکی ناوازەیە من پێم وتن بەڵام بڕوا بکەن لە چێلسیا هیچ ناوازە نییە و هیچ باش نییە و تا ئێستا نەیتوانێ و ئینزۆیە بێ کە ئێمە ناسیمانەوە و ئینزۆیە بێ کە ئێمە لە بەنفیکا بینیمانە و هەمومان تامەزروین من بۆ هەموو تیپ و هەموو یاریزانی حەزەکەم لە لوتکەی ئاسیا بێ لە بەرەوەی چێژەکە بە منەگا من بە ڕۆحی ڕقەوە سیر ناکەم لەوەی کە ئەمە ڕقم لێتی ئەمەوە نەوەڵام من بۆ چێش بۆ بینینی یاریزان بۆ ئاستی یاریزان بۆ گۆڵی جوانی یاریزان بۆ پاسی جوانی یاریزان بۆ مراوەغی جوانی یاریزان سێری یاریەکەم بۆیە حەزەکەم هەموو یاریزانێ لە ئاستی لوتکا بێ و هەموو تیپە بەهێزەکانیش لە ئاستی لوتکا بن تاوی ئێمە خۆشترین یارەکان ببینین شیکاری وەرشی لێرەدا بە کۆتا دێرم شاد و کابرا من خواتان لەگەڵ